بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست هەوڵەکان بۆ ئاساییکردنەوەی دۆخی قەزای خورمات و دەستیان پێکردووە لەو چوارچێوێژدا ڕێکەوتنێک لە نێوان پێکاتەکانی شارەکە بۆ ئاساییکردنەوەی دۆخی قەزاکە واژۆکراوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی پارێزەر زانیار ڕەشاد ئەندامی لیژنەی ئاشتەوایی خورمات و هەروە لە کەرکووکشۆ دکتۆر ئاسۆ ساڵح ئەندامی لیژنەی ئاشتەوایی خورمات و تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینی. بۆ ئاساییکردنەوەی دۆخی قەزاکە لیژنەیەک بۆ ئاشتەوایی نێوان پێکاتەکانی قەزای خورمات و پێکات با فەرمانی عادل عەبدولمادی سەرۆکوەزیرانی عێراق ڕێکەوتنێک لە نێوان هەر سێ پێکاتەی کورد، عەرەب، تورکمان بۆ ئاساییکردنەوەی خورمات و واژۆکرا. ڕێکەوتنەکە 15 خاڵ لە خۆی دەگرێت کە دیارترینیان ئاساییکردنەوەی قەزاکە و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017 و گێڕانەوەی هاوسەنگی ئیداری و ئەمنیە. واژۆکردنی ڕێکەوتنەکە لە نێوان پێکاتەکانی خورمات و لە کاتێکدایە. ئێستا کورد و عەرەب لە پۆستە ئیداری و ئەمنیەکان بێبەشکراون و زۆرینەی پۆستەکان لاینەتەوەی تورکمانن. کورد لە قەزای خورمات و پێشڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر چەندین پۆستی لا شارەکە بەدەستەوە بووە، لەوانە قایمقام بەڵام دواتر پۆستەکانی لێدەستدا. هاوڵاتیانی قەزای خورمات و دەیانەوێت دۆخی شارەکان ئاسایی بکرێتەوە و قەرەبووی زیان لێکەوتوانیش بکرێتەوە. لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر بە هەزاران هاوڵاتی کورد ئاوارە بوون و 350 ماڵ سووتێنران و 87 خانوش تەقێنرانەوە، جگال لە تاڵانکردنی 3150 ماڵ. تاوەکو ئێستاش زیان لێکەوتوان قەرەبوون نەکراونەتەوە. لە دوای ساڵی 2003 باهۆی ئاڵۆزیەکانی خورمات و با سەدان خێزان قەزاکان جێهێشتووە. بەمەش ساڵ لە دوای ساڵ ڕێژەی کورد لە شارەکە کەمتر دەبێتەوە. خورمات و شارێکی کوردستانیە و یەکێکە لە ناوچەکانی مادەی 140 دانیشتوانەکەشی لە کورد و عەرەب و تورکمان پێک هاتوون. قەزاکە لە بنەڕەتدا سەرباشاری کەرکوو بووە، بەڵام لە ساڵی 1976 لەلان بەعسەوە خرایە سەر پارێزگای سەلاحەددین. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان کاک زانیار بەخێر بێن. سپاس بۆ کەناڵەکەش. سپاس دەکە سەرەتا لەوە دەست پێ بکەین بەڕێستان ئەمڕۆ لە خورماتۆوە هاتوون بەگشتی ئێستا دۆخی خورماتوو چۆنە؟ لێرەوە سڵاو ڕێز بۆ خەڵکی خورماتوو ئەوەی کە لە شارەکەیە و ئەوەیشی لە دەرەوەی شاری خورماتووە و نەگەڕاوەتەوە بە ئومێدی ئەوەی لەم پرۆسەی کە دەستمان پێکردووە ئەوانیش بگەڕێنەوە. دیارە دۆخی خورماتوو ئێستا تا ڕادەیەک جێگیرە و ئەوەی مای خۆشحاڵیمانە خەڵکی گەڕاوەتەوە لە دوای ڕووداوە نەخوازراوانی کە ڕوویاندا. لەوک لە راپۆرتەکەتانە ئاماژەتان پێکرد لە خورماتوو دەیان تاوانی گەورە ڕوویانداوە بە پێی راپۆرتە نێودەوڵەتیەکان و ئەمە وای کرد کە سەرۆکوەزیرانی عێراق دکتۆر حەیدەر عەبادی و کاتێک خۆی سەرۆکوەزیران بوو ئاماژەی بەوە کرد کە لە خورماتوو تاوان ئەنجام درراوە و دوا بە دوای ئەو هەڵبژارنەکانیش بەڕێز عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق درکی بەوە کردووە کە لە خورماتوو کێشە هەیە و کێشەکانی خورماتوو ئەتوانم بڵێم هەموو عێراقی بەخۆیەوە ئاڵانووە، چونکە سێنەتەوەی سەرەکی تایە و دوو مەزهەبی تایە و ئەو پێکهاتانەی کە لە شارەکەن متەنەفزن لە حکومەتی عێراقیە و خەڵکیان هەیە و نوێنەریان هەیە. بۆیە ئەگەر بێت و دۆخی ئەمنی شاری خورماتوو جێگیر نەبێ و سەقامگیر نەبێ بەو شێوەی کە خەڵکەکەی ئەیەوێت، دۆخی سیاسی عێراقیش جێگیر نابێت، چونکە دیارە لەو شارەدا وەکو ئاماژەمان پێکردووە خەڵکی زەرەر و زیانی زۆر گەورەی بەرکەوتووە، هیچیان کەمتر نییە لە زەرەر و زیانەکانی جەنگی دژ بە داعش، چونکە دەیان خانوو تەقێنراوەتەوە و خانوو سوتێنراوە و خەڵکی شەهید بووە و ئەوەی کە من ئاماژەی بۆکەم ئێستا جگە لە نەتەوەی کورد نەتەوەکان تریش هەمان بەرکەوتیان بەرکەوتووە لە زەرەر و زیان. بۆیە ئێمە درکمان بەوە کردووە کە بمانەوە پێکەوە ژیان لە شارەکە بەرجەستە بکەین و درێژە بە ژیانی ئاسایی بدەین. گرنگە
چارەسەرێک بۆ کێشانە بدۆزینەوە. باشە بەر لەوەی کە بینە سەر و لیژنەیەکی ئێستا پێکاتەوە بەس بەڕێزوتت تاوانی گەورە لە خورمات و ئەنجام درراوە یان ئێستا بەڕێزت پارێزەریشی ئەمانە بەدی کۆمنت کراون ئەو تاوان یاخود جۆری ئەو تاوانە چین کە بەرامبەر خەڵکەکە ئەنجام درراوە هیچ دۆسیەیەکی یاساییشان لەسەر کراوەتەوە. ئێمە لە کاتی خۆی تیمێکمان دروست کرد بۆ بە دوواداچوون و کۆکردنەوەی بەڵگەکان لەسەر ئەو ڕووداوانی کە ڕوویان داوە دەرکەوت 94 خان و تەقێنراوەتەوە 350 خان و سوتێنراوە و بە گشتی خەڵکی دووسخورمات و ئاوارە بووە ئەمە بە خۆی لە یاسایی نێوخۆی و ناوسای نێودەوڵەتەکان ئەمە پاکتاوی ڕەگەزیە و لە راپۆرتی ئەمنستی ئەنتەرناشناڵە بە جوانی ئاماژە بەوە کراوە ئەم هێرشانەی کە لە شاری دووسخورمات و ڕوویانداوە دژی پێکاتیەکی دیاری کراوە لە چەند کاتژمێرێکی کەمدا و ئەمە بۆ خۆی بەڵگەیەکی حاشا هەڵنەگرا و ئەمانە دیکۆمنت کراوە و UN لە یەکەم هەفتە و هەژدەی مانگی دا لە 2017 لە راپۆرتی خۆیانە بڵامیان کردێتەوە ئەڵێ ئێمە نیگەرانی لەو دۆخەی کە لە شاری خورمات و ڕوئەدا و ئەو خانوانەی تەقێنراوەتەوە ئەنجامدانی تەقینەوە شتێکی ئاسایی نییە ئەمە پێویستی بە تیمە پێویستی بە کۆمەڵێک شتە کۆمەڵێک ئەندازیارە ئەو شتانە ئەنجامدن بۆی ئەمانە هیچی لە ئیرهاب کەمتر نەبوو کە لەو شارەیە ڕوویان داوە دیارە ئەمانە مادەی چواری تیرۆر بەسەر ئەوانەش ئەسەپێنرێتکەوە ئەم تاوانانیان ئەنجام داوە چونکە دژی پێکهاتەیە کراوە بەس کەس کە بەرز دەڵی مادەی چواری ئیرهاب تیرۆری بەسەدا سەپێنرێت کەس لێپرسینەوەی لەسەر کراوە لەسەر ئەم ڕووداوە تا ئێستا کەس دەستگیر کراوە لەسەر تەقاندنەوەی ماڵی کورد سووتاندنی مەسەلەن بە تاڵام بەخۆت زانی قوربانگیان ئەوەی لە دووسخورمات و ڕوویدا هەموو کورد لەو شارە دەرچوون دواتر کە خەڵگەڕاوە لە شارەکە لە دادگاکان کە سکاڵا تۆمار کراوە ئەو کەسانەی متەنەفزن لە عملیەتەکانە دیار نین دادگا بە چواری تیرۆر دەیان دۆسی تۆمار کردووە بەڵام دژی کەسانی لە ناسراو ئەمە یەک دوو خەڵکی شەبووە سکاڵای تۆمار خەڵک هەبووە سکاڵای تۆمار بڵێ خەڵکی زۆر سکاڵای تۆمار کردووە ئەگەر ئەو خەڵکانش کەسەکان بناسن لە ئێستادا ناتوانن بڵێن فلان و فرسانە چونکە بەخۆ دەزانی لە هەیکەلیەتی ئەمنیەتی شاری دووسخورماتوە وەکو کورد ئێمە پێگەمان بەهێز نییە و هێزی پێشمەرگە و ئاسایش لەوێ نەماون بۆیە ئەمانە قورسی بۆ خەڵکی دروست کرەوە بتوانێت بەزەخی کەسێک دەستنیشان کە بەڵام ئێمە جگە لەو تیمەی کە دیکۆمنتاریمان کرد تیمێکی پارێزەریش هەبوو کە لەگەڵمانە هاوکار بوون لە کەمپەکان کە خەڵک ئاوارە بوو دەیان دۆسێمان لە سەرۆک وەزیرانی ئەو کات حەیدەر عەبادی تۆمار کردووە ینی بەڵام سکاڵاتان لەسەر عەبادی بڵێ زیاد لە 25 سکاڵا تۆمار کراوە لە دادگای دەربەندی لە دادگای دۆکان کراوە و لە دادگاکانی تریش کراوە بۆیە ئەم دۆسەیانە پێویستی بەوەیە زیاتر تەوسیق بکرێەوە بە داداچوونی بۆ بکرێەوە بگەینرێتە ئەو شوێنانەی کە مەبەستن ینی بەداخەوە ئێمە وەکو خەڵکی دووسخورمات و تەنها وەکو خەڵکی ئەو شارە خەمی خۆمانمان خواردووە مەوەس لەوچێنی کەسی تر وەکو هەرێمی کوردستان ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان گلەیمان هەیە دەیان دەستگا و دەیان ڕاوێژکار و دەیان وەزیر و پەرلەمانتار و ئەوانە هەیە و هەر لەسەر داوای ئەو تیمەی ئێمە سوپاس بۆ چەند پەرلەمانتارێکی بەڕێز بە هەموو فراکسیۆنەکانەوە سەردانی کەمپەکانیان کرد و دانیشتنێکیان تایبەت کرد بە دۆسیەی دووسخورمات و زۆر شتی تیا ورژێنراوە زۆر شتی تیا باسکرا بەڵام بە دوواداچوونەکان ساردن و بە خۆش دەزانی ئەم قەزیانە قەزەیەکی وا ئاسان نییە خەڵگەڕاوەتەوە لەوەیە یعنی من چەند ڕۆژی ڕابردوو لە کۆبوونەوەمان لەگەڵ ئەو تیمە ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیرانی عێراق هاتوون لەسەر ئاشتەوای قسەمان کردمانە دووزی خورمات وەکو بەرمیلێکی باروتە هەر کاتێ بێوێ ئەتەقێتەوە و بشتەقێتەوە هەمومان پشمان بەرەکەوێ بۆیە گرنگە بە هەمومان فریاکەوین ئێستا خەڵکی دووسخورمات و کورد عەرەب تورکمان ڕاستە لەوێن بەڵام هەمووی بەرامبەر یەک شتی لە دڵەکەم دواتر ڕێم و لای بەڕێزتە زانێرەگەر بچینە کەرکوو لای دکتۆر راسۆ کاک دکتۆر زۆر سپاس بەوە بەشداریتان لە بەرنامەکەماندا سەرەتاگەر زانیاریمان پێ بدەیت لەسەر ئەو لیژنەیە کە لە ئێستادا پێکاتووە بۆ ئاساییکردنەوەی دۆخی دووسخورمات و لیژنەکە لە چەند کەس پێک دێ و ئەوانەی کە تێیدا بەشدارن کێن
سڵاو لە تۆ لە هەموو بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام. سەرەتا بەس پێشەوە بچمە سەر باسکردنی لیژنەکە. دۆخی دروست خورمات و بەڕاستی دۆخێکی زۆر خراپ بوو. لە 2023 ئێمە دەسەڵاتی کوردی هەموو پۆست و دەسەڵات بەدەست کوردەوە بوو، بەڵام ئێمە ئیدارەشتانێکی جوانمانەکە لەو شارەیە. یعنی لە چەند بوارێکا با بڵێن قایم مقامی شار بەدەست کوردەوە بوو، زۆرینی دام و دەستگاکان هێزی ئاسایش هەبوو، هێزی پێشمەرگەمان هەبوو، هێزی تریشمان هەبوو، بەڵام دیارە ئێمە ئیدارەدانێکی جوانمانەوە بۆ هۆیکەوە حکوومەتی تکریت ئێمە ئاوڕێکی ناداوە لە خەڵکی شارەکە بێت ئیشمان بۆ بکە و پرۆژە و شتیوامان بۆ بێنێ بە شێوازێکی باش، و لە هەمان کاتە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئێمە پێشگوێ خست بوو هەموو لایەنە سیاسیەکان بەگشتی، بەڵام زیاتر ئەو لایەنانی کەوا لە دەسەڵاتە بوون ئاوڕێکیان لەو شارە نەداوە. بۆیە لە 16 ئۆکتۆبەر کاتێ ئەم ڕووداوە ڕوویدا دروست خورمات و بەڕاستی ئەنفال کرا، جارێکی تر ئەنفالێک بوو لە ساڵی 88 هیچی کەمتر نەبوو و کارەساتێکی زۆر گەورە بەسەر ئەو خەڵکەیە هات و جینۆسایتێکی تر بوو بەسەر ئەو خەڵکەیە هات، خەڵکی خورمات و ئەو هەموو کارەساتە ڕوویدا لەگەڵ ئەوە شاسێرەکەی حکوومەتی هەرێم لایەنە پەیوەندیدارەکان بەرپرسە باڵەکان زۆر بێ هەڵوێست بوون بەرامبەر بۆ دەسەڵات بەرامبەر بۆ ڕووداوانی دروست خورمات و یعنی بۆ نمونە ئێمە هیچ یەکێک لە سەرکردەکان نەهاتنە سەر خەت بە جددی لەگەڵ خەڵکی خورماتوە هاوخەممان بێ هەوڵێکی جددی بدا بۆ گەڕانەوەی ئاوارەکان. سپاس بۆ خوای گەورە لیژنەیە تەشکیل کرا، وەفدێک تەشکیل کرا، سەردانی بەغا کرا بە چەند کەسایەتیەک بوو، مامۆستایەکی ئاینی بوو، مامۆستا مەلا ئاوار و کۆمەڵی کەسی تر هەڵدانێکی جددی کرا لە بەغدا ئەو بۆ هۆکاری ئەوەی هێزێک بێت، هێزی ڕەدسەریع بێت لە دوای 16 ئۆکتۆبەر وەزعی ئەمنی شارەکە باش بێت، خەڵکەکە بگەڕێتەوە وردە. لەم زنجیرە هەڵدانەیە حکوومەتی بەغاش دیارە فشارێکی زۆری لەسەرە لەلایەن UN-ەوە لەلایەن هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە بۆ دۆخی دروست خورمات و هێور بکرێتەوە. لە ئەم لیژنەیە تشکیل کراوە بە سەرپەرشتی ڕاوێژکارێکی تایبەتی دکتۆر عەبدولمەهدی سەرۆک وەزیرانە کە ئەو دکتۆرش ناوی دکتۆر فعال المالکی، ڕاوێژکاری ئەوە هاتووە لیژنەی تشکیل کردووە. ئەم لیژنەیە لە هەر سێ پێکهاتەکەیە، پێکهاتی تورکمان بەجا، پێکهاتی کورد بەجا و پێکهاتی عەرەبیش بەجا. هەر پێکهاتەیەک نزیکەی 13 بۆ 15 بۆ 16 کەسە. ئەم لیژنەیە بۆ چەند دانیشتنیە کرا لە سەرەتاوە، دانیشتنی دووسێ دانیشتن لەگەڵ پێکهاتی تورکمانە، دووسێ دانیشتن لەگەڵ کوردە و دووسێ دانیشتیش لەگەڵ عەرەبە. ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو دانیشتنیە کرا لەگەڵ هەر سێ پێکهاتەکە لەسەر کۆمەڵێ بنەمای سەرەکی ڕێکەوتن بۆ ئەو بنەمایانە بنێردرێن بۆ سەرۆک وەزیران دکتۆر عەبدولمەهدی واژی لەسەر کاپاشان مؤتەمەرێک نێودەوڵەتی و گەورە ببەسرێ، مؤتەمەرێکی لە بەغدا ببەسرێ. لەو مؤتەمەرەیە وەکو ویفاقێک بێ خاڵی هاوبەش و واژووی لەسەری بکرێت ببێتە ئاشتەوایەتی کۆمەڵایەتی لەو شارەیە، چونکە بەڕاستی کۆمەلگای کوردی، کۆمەلگای ئەو شارە بە هەموو نەسیجەکانەوە، بە هەموو ڕەنگەکانەوە، بە هەموو پێکاتەکانەوە ئێستا شتی گەورە دروست بووە. یعنی بۆ نمونە هاوڵاتیەکی کورد شت لە دڵێتی بەرامبەر بە تورکمانەکان، بەرامبەر بە عەرەبەکان، بەرامبەر بە کوردەکان. ئەوەی کەوا زەرمەند بووە خەڵکی شارەکە بۆ تێکڕای بە کورد و عەرەب و تورکمانەوە بە هەموو لایەنەکانەوە ئێمە زەرمەند بووینە. و لە هەمان کاتە هیچ ڕێگایەکیش لە بەردەممانانەیە جگە لەوەی ئەبێ ڕێکەوین. ئەو خاڵانەی کە ڕێکەوتون چەند خاڵێکی زۆر سەرەکیە، ئەگەر جێبەجێ بکرێ زۆر گرنگە. لێرەوە ئەمە یعنی خەڵکی دووست دڵنیا بکەینەوە زۆر چەخت ماکرد لەسەر چەند خاڵێک. یەکێک لەوانە قەرەبووکردنەوەی زیان لێبووە، زیان لێکراوان ئەوانەی زیانێکی زۆریان بەرکەوتووە، چی پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر چی دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە هەر سێ پێکاتەکە لە کورد و عەرەب و تورکمان بەبێ جیاوازی. چی زیانەکان مادی بێ غەیری مادی بێ، ئەوەی مادی بێ ئەبێ قەرەبووی مادی بکرێتەوە. کەسان هەیە کوژراوە ئەبێ بە شەهید لە قەڵم بدرێن، ئەوانەشی بریندارن ئەبێ قەرەبوو بکرێنەوە. ئەمە خاڵێکە ڕێکەوتونە لەسەری. خاڵێکی تر زۆر گرنگە بۆ ئێمەی خورماتویان، زۆر گرنگە ئەویشەوەتانێ ئەم هێزی ڕەدەسەریعە بمێنێتەوە لەم شارەیە بۆ ماوەیەکی تر، چونکە هەوڵی تر هەبووە لەلایەن پێکاتەکانی ترەوە بۆ ئەوەی ئەم هێزە بوونی نەمێنێ لەو شارەیە. بەڕاستی ئەوەی کەوای کردووە ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو شارە ئێستاکە بە ئەمن و ئاسایش لە ماڵی خۆمان نابین، لەسەر حاڵی خۆمان نەبین، لەسەر وەزیفەی خۆمان نەبین، ناو بازاڕە هاتوچۆ بکەین بێین بڕۆین. ئەم هێزەیە ئەگەر ئەم هێزە لا بچێت و نەمێنێ لەو شارەیە دۆخی خورمات و خراپترە بێ. بۆ یەکێ لەو خاڵانی کە چەخت کرا مانەوەی هێزی ڕەدسەریعە. بەڕاستی هێزێکی من لێرە ئەمەوێت دەستخۆشییان لێ بکەم، چکە هێزێکی میهەنیە تا ڕادێکی زۆر جیاوازی ناکات لە نێوان ئەوەی کە تۆ عەرەبی یان کوردی یان تورکمانی بە شێوازێکی یاسایانە مامەڵەت لەگەڵاکات، تۆش مطمئینی ئەگەر هیچت نەبێ بەڕێز و مامەڵەت لەگەڵ ئاکرێ. بۆیە ئەم دوو خاڵەی کە زۆر گرنگە بەلای منەوە باسی کەم ئەمە بوو کە چەخت لەسەری کرا. و ئێمەی کورد لەگەڵ ئەم خاڵانەی کە ڕێککەوتین لەگەڵ پێکاتەکانە کۆمەڵێ مەطالیبمان هەبوو، کۆمەڵی داواکاریمان هەبوو، ئاراستەی ئەو ڕاوێژکارەمانە کرد و ئەویش بیگەێنێتە سەرۆک وەزیران. یەکێک لەوانە پێویست ئەکات تەوازون و هاوسەنگی ببێت لە ناو شاری خورماتووە.
لە چەند خاڵێکی زۆر گرنگە. یەکەمیان ئەبێ لە پۆستە ئیداریەکان و لە دام و دەستگاکان 3 پۆستی سیادیە لەو شارەیە قایمقام و ڕئیسی مەجلیس و بەڕێوەبەری پۆلیسە 3 پێکهاتشێ لەو شارەیە پێویست ئەکا یەکێک لەو بەرپرسانە بدرێتە کوردێکێ لەو پۆستانە وە لە دام و دەستگاکانە لە دوای 16 ئۆکتۆبەر زۆرینەی بەرپرسە کوردەکان دوور خراونەتەوە لە کارەکانیان یان خۆیان نەگەڕانەوە هەندێکیانیش دوور خرانەوە چونکە لەبەر ئەوەی سەر بە پێکهاتەی کوردن ئەوانش ئەبێ بگەڕێنەوە تەوازن لەوەشا دروست بێ و لە هەمان کاتە لەم خاڵە گرنگتر ئەویشەوەتانێت تەوازن لە لیژنەی لە ئەجیزەی ئەمنی شارە دروست بێت یعنی بۆ نمونە پۆلیسی ئەو شارە لە کۆی گشتی نزیکەی 120 پۆلیس کوردی تێدایە لە کۆی 1000 قوسوریەک لە کۆی 50 ئەفسەرە تەنها 2 ئەفسەر کوردمان هەیە بۆی هەموو ئێستاکە ئەجیزەی ئەمنی شار هەمووی بەدەستی ئەوانوێ ئەمەشەوە ئەکات جۆرێک لە دڵە ڕاوچێ و جۆرێک لە نائستقراری و نائتمئنانی دروستکە لەلایەن هاوڵاتی خورماتوو لەلایەن کوردانی خورماتووە ئەمە تحقیقی تەوازن بکرێ زۆر گرنگە لەم دوو خاڵە گرنگتر لە لای ئێمە ئەوەتانێ لە ڕووی فەرمانبەرانەوە بۆ نمونە قایمقامێتی شار لەگەڵ دائیرەی نوفوسە لەگەڵ سایلۆیە لەگەڵ دائیرەی عقارە لەگەڵ چەند دەستگای تریشمانێ لەو شارە یەک فەرمانبەرێکی کوردی تێدانیە سەر بە حکومەی ناوەند و بەغدا بێت یعنی ئەمە بۆ خۆی پرسیارێکشم بۆ دروستەکە ئایا ئەوانەی لە دەسەڵاتە بوونە ئەوانەی بەرز بوونە لەو شارە لە ساڵانی ڕابردوو لە 2023 تاکو ئێستا چیانە کرد من پێم سەیرە نازانم چیانە کرد سەرقاڵی چی بوون ئەمانە بۆیە ئەگەر بێت و ئەوان کۆمەڵی فەرمانبەریاندا بمەزرانە ئێستاکەم کێشە دروست نابوو پێویستەکە ئێستاکە داوا بکەین ئەوە چونکە لە ڕابردووە و ڕۆشت ئێستا پێویستەکە ئیش لەسەرەوە بکرێت تحقیقی تەوازن بکرێت لە فەرمانبەرانە لەم دام و دەستگایانی کەوا کەسمانی یعنی بۆ نمونە ئەگەر کەسێکی بەتەمەن عەربی نەزانێت تورکمانی نەزانێت بچێتە دائیرەیەک ئیشێکی هەبێ معاملەیەکی بێ بۆی بەڕێ بخا نازانێت جاروای بە کوردی و عەربی قسە بکا کێشەی بە عەربی و تورکمانی قسە بکا کێشەیەکی زۆری بۆ دروستە بێ کە فەرمانبەرێک نبینێتەوە هاوزمانی خۆی بە تاتی بگەێنێ و ئاسانکاری بۆ بک پێویستی بە متەرجمە جاروا هەیە بۆی ئەم کێشانە ئەبێ چارەسەر بکرێت ئەم 3 خاڵە زۆر گرنگە لەم قۆناغی ئێستاە بۆ نەتەوەی کورد ئەگەر ئەمانە جێبەجێکری ئەم 3 داواکاری ئێمە من تەسەورەکەم شتێکی باش بێت و یەکێک لەو خاڵانە حەزەکەم یعنی هەموو خەڵکەکە بزانێ ئێمە چەقەتمان زۆر لەسەر بابەتی فەرمانبەرانی شارەکە کرد و لەگەڵ دکتۆر فعال مالیکیان من خۆم هەر 3 دانیشتنەکە داوام لێی کرد وتم داوات یەکەم شتێکمان بۆ بکەی بەڵێنی پێداین 100 فەرمانبەر وتی من هەوڵێکی جددی ئەدەم لەگەڵ سەرۆکوەزیرانی شاقساکەم 100 فەرمانبەر بۆ پێکهاتەی کورد لەو شارەیە دا ئەمەزرێنین دابەشێکەینە سەر دام و دەستگاکانە بۆ ئەوەی جۆرێک لە تەوازن بێت چونکە ئەویش کەسێکی واقعی بی واقعا ناتوانین ئێستاکە ئێمە تەوازن دروست بکرێ لەم کاتەیە چونکە ڕێژەی فەرمانبەرانی کورد لە 100 تا 12 بۆ 14ەیە و عەرەبیش نزیکەی 14 بۆ 7ەیە و بە باقیەکەی هەر هەمووی تورکمانە بڵێ هەزاران دەرەجاتی وەزیفەی ئێستا لە وەزارەتی بەغایە نییە بەڵام ئەتوانێت 100 فەرمانبەرێکمان بۆ دا بمەزرێنێ تەنها بۆ ئەوە بێ فەرمانبەری کوردیش لە دام و دەستگاکانە هەبێ ئەگەر کەسێکی بەتەمە ڕۆژ بتوانێت معاملەکەی بۆ بەڕێ بخا بەڵێ سوپاس دەکەم دکتۆر دواتر گرێمەوە لای بەڕێزت کەک زانێت سەبارەت بە مەسلەی دکتۆر باسی چەند خاڵێکی سەرەکی کرد مەسلەی قەرەبووکردنەوە و هاوسەنگی لە پۆستە ئەمنی و ئیداریەکانە بەس خەڵک ڕەنگە چاوەڕێەوە بکەی نیە منچێتە بواری جێبەجێکردنەوە خۆتان دەزانن دەمێکە بەسەرم ڕووداوەدا تێپەڕیوەم لە ڕووی قەرەبووکردنەوە هەم لە ڕووی مەسەلەن گەڕانەوەی بەرپرسانی کوردیش بۆ ئەو ناوچێ وەڵا قوربانگیانە من زۆر بە ڕاشکاوانە یڵێم دکتۆرش خۆی ئاگدارە کەسێک بوو لە ئەندامانی شاندەکە کە بە یەکۆ دانیشت بووین من بۆ خۆم کۆی پرۆسی ئاشتەوایەکەم لەگەی ئەو بە ڕێزەوەی کە هاتووە خستە ژێر پرسیارەوە چونکە لە 2015 یانزەی 2015 و مانگی 4 2016 ئەرگرژی و ئالۆزی ڕوویدا بوو و تەنانەت من لە شەڕ یەکەمی کورد و تورکمانە برایەکی خۆم شەهید بوو بۆ یەکەم کەس بم لەو کاتۆ داوامان کرد ئاشتەوایی دروست بکرێ بۆ ئەوەی شەڕ دووەم و سێهم دووبارە نەبێتەوە و چووینە پێشیش لایەنەکانی بەرامبەر نەهاتن ئەوە بۆ کۆی هەموو خەڵکی دووسخورمات و ئاگای لێبێت وەکو کورد لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداری و لە ڕووی ئاینی و کۆمەڵایەتیشۆ خەڵکی ئێمە چوەتە پێش بۆی ئاشتەوایی دروستکەی دەست پێشخەری شەڕ نەبووە بەڵێ بەرپرسم لەسەر قسەکەی خۆشم بەڵام ڕەنگە بڵێن هەندێک ئەزمموی خراپیش پێشکردرای بە تایبەتی ئەو ئەزمونانەش ئەگەر کرابێت بۆ نمونە هێزی ئەمنی کوردی لێ بووە ڕەنگە شتیوە هەبووێنی ئەزمموی خراپ پێشکەش و کاردانەوەی ناتوانم هەموو شتێک پەردە پۆش بکەم شتی خراپ ڕوویداوە بەڵام ئەو شتانە یعنی ئەتوانم بڵێم لە دەرەوەی خەڵکی دووز بووە خەڵکێک بوون لە شوێنەکانی ترۆ هاتوونە خۆتە زانی ئەو شارە بووە ماعسکەرێکی گەورە
بە 43 کیلۆمەتر هێزی پێشمەرگە ئەو محوەرەی لەوێ بوونە بەرگریان لە شاری دووسخورماتوو کرێ بە هەموو پێکاتەکان و ئێمە باسی ئەوانە نەکەین باسی ئەوە بکەین من بەو بەڕێزەم وتم ئێمە ئەگەر ئەتەوێ ئاشتەوایی بکەی ئەم حکومەتەی کە ئێستا تشکیل بووە بەڕێز هادی عامری و ئەبی مهدی مهندس و دەیان سەرکردەی تر دروستیان کردووە ئێمە لە شەڕی یەکەم و لە شەڕی دووەمە ڕێککەوتن کراوە و بۆ ئەوەی شەڕ دووبارە نەبێتەوە بۆی خەڵکی تەعویز بکرێ هیچ یەک لەو ڕێککەوتنانە جێبەجێ نەکراوە بۆیە شەڕی دووەم دووبارە بووە و ڕێککەوتنی شەڕی دووەمیش جێبەجێ نەکرا بۆیە سێم دووبارە بووە و من دڵنیاشم ئەگەر ئەم ڕێککەوتنە جێبەجێ نەکرێت گرژی و ئالۆزی چوارەمیش دروستە بێت چونکە خەڵکی لە هەر سێنەتەوەکە پڕە لە کۆمەڵێک معاناتی گەورە و ئێمە دکتۆر ئاگدارە ئەو وەرەقی مساڵحەی کە ئامادەکرا بوو لەلایەن ئەوانەوە من لەگەڵ برادرانە قسەم کردوتم بێت و ئەمە لە سەری ڕازی بین لای خۆ و لای خەڵکەکەشمان بەرپرسیارەتیمان نەکەوێتە سەرشان ئێمە ڕاستەخۆ وەرەقەکەمان ڕەت کردو چونکە هیچ خاڵێکی ئێمەی تا جێگیر نەکرابوو دووبارە داڕشتنەوە کراوە و خاڵەکانی ئێمە پێشکەش کراوە و بۆ ئەوەی لە مساڵحەکەی ئیدراج بکرێت بەس هیچ ینی جگە لەو خاڵە سەرکانی دکتۆر باسی باز دۆکێ 15 خاڵە ینی بڵێ ئێمە وەرەقی هەموو هەروە کێستا هەموو لەسەری واژۆ کراوە بازەکەی 15 خاڵە هێشتا واژۆ نەکراوە تەنها ئەمە ڕەشنووسە و خراوەتە بەر قسەکردن و قسەی لەسەرا کراوە کۆمەڵێک مەبادئی گشتیە لە هەر سێنەتەوە کە لەسەری ڕێککەوێ دواتر وردەکاریەکانی باسەکرێ و ئێمە یەکێ لە خاڵەکان کە داوامان کردووە هێزی پێشمەرگە ئەبێت یەکێک لە هێزە ئەمنیەکانی شارەکە بێ بۆ پاراستنی شارەکە و من لە کۆبوونەوەی ئەمنی ئەو ڕاوێژکارە لەگەڵ هێزە ئەمنیەکان بە ڕاوێژکاوانە پیانیوتەوە و تێتی هێزی ئەمنی پێشمەرگە هێزی پێشمەرگە ئەگەڕێتەوە بۆ دووسخورماتوو بەڵام کاتەکەی کەیە ئەوە نازانین و ئێمە پێمان خۆش ئەمڕۆ بێت نەک بەیانی بۆەوەی ئەو گرژ و ئاڵۆزیانە و ئەو چۆن بڵێم دڵنەوەیی کە کورد بە تەمایەتی زیاتر بەریکەوێت لەلایەن هێزە کوردیەکانەوە و ئێستا سنووری دووسخورماتوو لەوانەیە خەتەری ئەمنی لەسەر بێت جوڵەی داعش لەم سنوورەکە هەیە ئەمە یەک دووهام کێشەی دووسخورماتوو لەگەڵ ئامرلیە بە یەکۆ کرابوو کێشەی دووسخورماتوو جیاوازە لە کێشەی ئامرلی ناحەیەکە سەر بە قەزای دووسخورماتوو بەڵام ئێستاوەکو قەزا تەعاملەکەن داوامان کرد ئەوەش لە ئێمە جا بکرێتەوە و داواکەمانیان قبول کردووە داوامان کردووە شاری دووسخورماتوو پشکی هەبێت لە بودجێ ئاوەدانکردنەوەی گشتی عێراقا چونکە دووسخورماتوو بە خۆتە زانی و ئاماژەمان پێکرد زەرەرەکان هین یەک شەڕ و دوو شەڕ نییە و نەتەوەکانی تریش لە شەڕی داعشە تووشی کێشە و ململانی بوونە و خانیان ڕخاوە ئەوەش تێکەڵ نەکرێت لەسەر قەزیەکەی ئێمە چونکە نەتەوەی تر هەیە بۆ نمونە عەرەبی سونە لە شاری دووسخورماتوو لەم شەڕانەوە دوور بووە بەڵام دێهاتەکانیان بەهۆی هاتنی داعش و داگیرکردنی لەلایەن داعشەوە ئەوانیش داوای قەرەبووکردنەوەکەن بۆیە ئێمە شتەکانمان زیاتر حەدی داناوە بۆ ئەوەی کورد لەوێ بێبەش نەبێت و ئێمە کە چوینەتە پرۆسەیەکۆ بزانین ملەتەکەمان ئەو خەڵکەی زەرەر و زیانی بەرکەوتووە هەم لای ئەو خەڵکە خۆمان ڕووزەر ناکەین و هەم خۆشمان ناکەینە بەرلەشکری شتێک تایە شکست بهێنین ئێستا بەوەی کە بەلای خەڵکەوە مەسەلەن ئاساییکردنەوەی دۆخی شارەکەیە قەرەبووکردنەوەیانێنی ئەبە دەکرێت چاوەڕێوە دەکەن ئەو لیژنەوەی لی دەخوێنرێتەوە کە بە مزوانە ئەمە بکەوێتە بواری پێویستی بکاتە ئەم پرۆسەیە پێویستی بکاتە بەڕاستی حکوومەتی عێراقی ئێمە قسەمان لەگەڵ کاربەدەستەکانە کردووە ئەو تیمەی ئێمە کە ڕۆشتووی شتەکانمان باس کردووە لەلایەن حکوومەتی عێراقی و پێیان ماوتووە وتمانە دووسخورماتوو ئەوەنە خانوو تەقێنراوەتەوە ئەوەنە خانوو سوتاوە ئەوان بەم نەسە جوابیان داوەتەوە یەکێک لە وەزیرە بەڕێزەکانی حکوومەتی پێشووی ئەم کابینەیە و توێتی نزیگەی 200,000 خانوو لە عێراق تەقنێنراوەتەوە ئێمە ناتوانین بین تەنها دووس قەرەبوو بکەینەوە بەڵام ئێمە ئەم ڕاوێژکارە هاتووە و قسەی کردووە و باسەکات ئێمە بە ڕاشکاوانە پێیان ماوتوتمانە کێشەی دووسخورماتوو جیاوازە لە کێشەی شارەکانی تر کێشەی ئێمە حکوومەتی عێراقی بەشێکە لە دروستبوونی نەک داعش بەشێک بۆ لە دروستبوونی چونکە لە دووسخورماتوو ناکرێتەوە وەکو بێجی بەراوردی بکەیت ناکرێ وەکو شەرگات بەراوردی بکەی ناکرێ وەکو مووسڵ بەراوردی بکەی ئەمە شەڕی پێکهاتەکانە و ئەم پێکهاتانە ئێستا پێکەوە ئەژێن بتەوێت تۆ ئەو زامیان کە لە نێوانە دروست بووە ئەبێت قەرەبووی هەردوو لا بکرێت وەکو ئاساییکردنوێسە خەڵکی کورد هەمووی گەڕاوەتەوە نەخێر هەمووی نەگەڕاوەتەوە بەشێکی زۆری نەگەڕاوەتەوە یەکێ لەو خاڵانەی کە من داوام کردو جەختم لەسەری کردوەوە وتومە ئەبێ بکرێ ئەوەیە ئێمە لە سەتابیستی خەڵکەکەمان نەگەڕاوەتەوە قەزەی کەیدی بۆ دروست کراوە قەزەی بۆ دروست کراوە تۆمەتی بۆ دروست کراوە کێشەی ئەمنی بۆ دروست کراوە داوام کردو برادران ئاگدارن جەختمان لەسەرەوە کرد ئەو خەڵکانە ئەبێ ئەستۆپاکیان بۆ بکرێت لە دام و دەستگاکانی ئەمنیە بگەڕێنەوە بە هیچ کێشە و گرفتێک چونکە تۆ لە شەڕێکی بەرامبەرا لەگەڵ لایەنێکی ترا شەڕت کردووە لە تەرەفی مەقابلیش
هاتۆتە سەر من شەڕی لەگەڵ من ناکردووە ناکرێت تەنها من تاوانبارم و تۆ خاوەن حەقبی ئەگەر من تاوانبارم تۆش تاوانباری ئەگەر تۆ بێتاوانبی منش بێتاوانم بەو نەسە داوامان کردووە و ئیشمان لەسەری کردووە کورت ئەوانەی کە نەگەڕاونە تۆ لە دووس خورمات و ئێستا لە کوێنەوە چەند ژمارەکان دابەشبوونەتە سەر زۆربەی شارەکانی هەرێمی کوردستانە نێزگەی 185 خەڵک گەڕاوەتەوە 115 ئەو خەڵکانەمان ماوە و ئومێد ژمارەیان دیارە چەندە ئێمە 9137 خێزان ئاوارە بوو 9137 خێزان بە پێی ئەو داتایانەی کە ئێمە لە کەمپ و شار و شوێنچکەکان لە ڕێگەی ئیداری شارەکانە کۆمان کردەوە ئێمە لە کاتی خۆیان نامیلکەیەکمان لەسەر تاوانەکان بڵاو کردەوە پێم وابێ پەیامیش بەشێک بوو لە ڕاگەاندنی و بڵاوکردنەوەی ئەو پەیامە پێشێرکاریانەی کە دژمان کرا بوو بڵاوی کردەوە بۆمان سوپاسیانەکەین لەو کۆی ئەو 9137 خێزانە 85 گەڕاوەوە 115 ماوە بەزۆک و ژمارەی چەند هزار کەس بۆنەوە دیارە چەند دیار نییە ینی ئێمە گەڕێکێکمان هەیە لە شاری خورمات و گەڕێکی حەی جەمیلەی پێڵێن ڕزگاری ئەو گەڕەکە تا ئێستا کەم خەڵکی بۆ گەڕاوەتەوە یعنی یەکێکە لەو گەڕەکانی کە لەگەڵ پێکهاتی تورکمانە تێکەڵە زۆر بە زۆری تێکەڵە بۆیە ئەو گەڕەکە خەڵکی ئەو گەڕەکە زیاتر نەگەڕاوەتەوە و ئێمە ئومێد دەکەین ئەم ئاشتەوایە ببێتە دەرگایەکی خێر بۆ ئەو شارە بۆ هەرسێ پێکاتەکە بۆی خەڵکەکانی ئێمەش بگەڕێتەوە بەڵام ئەوانەی داوامان کردووە ئێمە ئیسراری لەسەرەکەین گەڕانەوەی هێزی پێشمەرگە هاوسەنگی لە دام و دەستگاکان هەرسێ ئەو سێ پۆستەی کە بەڕێز دکتۆر ئاسۆ باسی کردێکێکی بەر کورد بکەوێ و دامەزراندنی کورد و ئێمە لە ڕابردووە بڕیاروا بوو فەوجێکی لە هێزی بەرپەرژانەوەی خێرا دروست بکرێت بۆ شاری دووس خورمات و لە هەرسێ نەتەوەکە بۆیە ئەمانە ئێمە دووبارە دووپات یەکەینەوە و داواش یەکەین و ئەگەر بێت و ئەمانە جێبەجێ نەکرێ ئێمە ناڕۆینە ئەو مساڵەحەیەوە چونکە چوویتە مساڵەحەوە ئەگەر دەستکەوتێکی وات نەبوو خەڵکەکەت لێت ڕازی بێ خراپە بۆیە ئێمە ئەو شتانەمان بۆ جێبەجێ نەکرێ ناڕۆینە مساڵەحەوە. سپاس دەکەم دکتۆر ئاسۆ سەبارەت بەوەی کە هەر ئێستا مەسەلەن کورد غەدری لێکراوە لە قەزای دووس خورمات و یاخود مەسەلەن لایانی دیکەش هەیە کە وەکو عەرەبی سونە ئەوانیش کە غەدریان لێکە چونکە باس دەکرێت کە ئێستا زیاتر زۆربەی پۆستەکان لای تورکمانن. بەڵێ سەبارەت بە قسەکان مامۆستازانە طبعا من هاوڕێی قسەکانیم زۆرینەی هەرە زۆری قسەکانی زۆر ڕێکە و هەندێک خاڵیش هەیە پێویستەکە ئێمە ینی بەڕاستی بزانین ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە ئێمەی کورد ئێمە بێنازین بێکەسین وەکو خەڵکی خورمات و کەسمان نییە نە لە مەکتەبی سیاسی حزبەکانی کوردستان دەسەڵاتدارەکان و نە پەرلەمانتارمانیشەیە لە بەغایە تاکو معانات و نەهامەتەکانی خەڵکی خورمات و بگەێنێتە ئەوێ بەڵام پێکهاتەی تورکمان خەڵکیان هەیە لەوێ بۆ نمونە ئەم خولە دوو ئەندام پەرلەمانیان هەیە خولی ڕابردووسی ئەندام پەرلەمانیان هەبوو لە بەغدایە ئەوان و مەکتەبی سیاسیان هەیە وەزیریان هەیە لە بەغدا ئیشیان بۆکە دڵسۆزن خاوەن قەزیەن ئەوان هەوڵی بۆ ئەدەن شەو و ڕۆژ هەوڵەدەن بۆ قەزیەکەی خۆیان بەڵام ئێمەی کوردی خورمات و کەسمان نییە لە بەغدایە لە موقعی قەرارا بێ و ئەو کوردانشکەوە پێم سەیرە ینی چەندها پۆست و دەسەڵات و پلە و پایی گەورە هەیە لە بەغای کووردا کەوا خەڵکی کوردستانن ئاوڕێکیان لەم شارە نەداوەتەوە یعنی ئەمەوێت لە ڕێگای کەناڵە بەڕێزەکەتانەوە یعنی پامێکی ئاراستەی دکتۆر بەرەم ساڵح بکەمەوە پیاوە سەرۆ کۆماری عێراقا یعنی ئەو پیاوە پێویستەکەەوە سەردانی مووسڵ ئەکات کەشتێکی باشە سەردانی میسان و پارێزگاکانی تری عێراقەکە پێویستی یەکرد لایەنی کەم سەردانێکی دووس خورمات و بکە بزان تێبگا لە معاناتی ئەم خەڵکە بزان چی هەیە و چی نییە داواکەم لە مەکتەبی سیاسی هەموو حزبەکان بە حزب دەسەڵاتدارەکان و ئەوانشی کە لە ئۆپۆزیسیۆنان بێن سەردانێکی خورمات و بکەن لایەنی کەم لە معاناتمان تێبگان ببنە نوێنەری ڕاستەقینەی ئێمە لە بەغدایە یعنی هەوڵێکمان بۆ بدەن بەڕاستی سەبارەت بە پرسیارەکەت ئەوەی ئایا پێکاتەکانی ترچیان بەسەرات چیان بەسەرانات طبعا من ئەمەوێ بڵێم هەر هەمومان مەزلومی لەو شارەیە یعنی ئێمەی کوردیش ئێمەی کورد هەڵەمان هەبووە لە کاتێکا لە دەسەڵات و لە قووەیە بووینە لەگەڵ بەرامبەر بە تورکمان و بەرامبەر بە عەرەبیش بەڵام ئەوەی کە لە دوای 16 ئۆکتۆبەر ڕوویدا کە ئەوان دەسەڵاتیان گرتە دەست ئەوان کارەساتی گەورەیان ئەنجامدا بەرامبەر بە نەتەوەی کورد یعنی ئەوان عەقلیەتێکیان هەیە ئەیان یعنی عەقلیەی ئیلغائی وجود و بوونی تۆکا لەو شارەیە
بەڕاستی ئەمە کارەساتێکی گەورە و بەم عەقلیەتەوە ئەوان بێن مامەڵە لەگەڵ ئێمەیا بکەن. ئێمە وا نەبوو، ئێمە لەوانەیە حاڵەتێکی فەردی بوو بێ گەنجێکی کوردەستا بێ زوڵمێکی کردبێ لە تورکمانیان لە عەرەبیان لەوەکانی تر نەبووە دیاردەیەک هەموو کورد ئیلغای وجودی ئەوان بکە. بەڵام ئەوان ئێستاکە هەستەکەم ئەم عەقلیەتە زاڵە بەسەریان، من داوام لیان کردووە وتومە ئەم عەقلیەتە و بەم شێوازە بیرکردنەوە کارەساتێکی گەورە ئەبێ. نە تورکمان ئەتوانێ وجودی کورد بسڕێتەوە و نە کوردیش ئەتوانێ وجودی تورکمان بسڕێتەوە لەو شارەیە. ئەو شارە لە مێژەوە شارێکی تێکەڵاو بووە لە نێوان سێ پێکاتەیە کورد و عەرەب و تورکمان، سونە و شیعەشی تێدایە و لە ڕابردووان یعنی ئاینی تریشی تێدا بووە. پێش 1948 یەهودیشی تێدا بووە ئەو شارە پێشەوەی کۆچ بکەن بڕۆن بۆ فەڵەستین. بۆیە پێویستەکە ئێمە هەمومان پێکەوە دابنشین لەسەر مێزی گفتوگۆ ڕێکەوین لەسەر چەند خاڵێک. ئەوەی کە مووقفی ئێمەی لاواز کردووە لە بەغدایە وەکو ڕام گەیاند وەکو پێم وتن ئەوەیە ئێمە نوێنەری ڕاستەقینە و نوێنەری خۆمان نیە خەڵکی شارەکە لە بەغدایە. ئەو بەرپرسە کوردانش کە ئێمە سەرۆکۆمارمان هەیە، وەزیرمان هەیە، چەند پەرلەمانتارێکی زۆر هەیە، ئەمانە نابنە نوێنەری ڕاستەقینە ئێمە بەداخەوە ئەم قسە ئەڵێن. ئێمە یعنی ئەوە مامۆستا زانش ئاماژەی پێکرد ئێمە ئەمانەوێ ئەوان نوێنەری ڕاستەقینەی ئێمەش بن وەکو چۆن نوێنەری خەڵکی کوردستانن، وەکو چۆن لە پرسەکانی ترا دیفاعەکەن، چونکە بەڕاستی ئێمەی خەڵکی دووس خورمات و کارەساتی گەورەمان بەسەرا هات لە 16 ئۆکتۆبرە و لە ئەنفالە لە ڕاپەڕینی 91 لە هەموو ئەو پرسانی کە بەسەر کووردا هاتووە پشکی شێری ئێمە پشکی شێرمان کەوتووە بەڕاستی. بۆیە من داواکەم لەوان ئەوەی عەفو. بەڵێ سپاس دەکەم. ناوبڕێکمان هەیە دواتر ڕێگرێم وڵای بەڕست بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێک و دەگرێنە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالەت پێشکەش دەکەین. هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هالە بە خۆشترین تام و چێژی نەبڕاوایی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بەرهەمەکانی هالە لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالە بە ئۆتۆمبیلی سارتکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شار و شارڕوچکەکان. هالە بەرهەمێکی ناوخۆییە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالە تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجە پشت بەنزینخانەی موژدە. کارگەی شیرەمەنی هالە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عەربەت، پێنجوێن، بازیان، تاسلوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە و پێشکەشی خێزان و ئازیزان تی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەم دێت و پێکاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. دکتۆر ئاسۆبگەرەمە لای بەڕێزت سەبارەت بە بەڕێز گلەیت هەبوو لە نوێنەرانی کورد وەکو پەرلەمانتار وەکو وەزیر وەکو سەرۆک کۆماریش ئەی گلەیشتان هەیە لە حکوومەت هێرێم هیچ ئاورێکی لەو خەڵکی و ناوچانە داوەتەوە وەکو دووس خورمات و ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەین دواتر شەردەگەڕێنەوە وڵاتە. بەڵێ بێگومان ئێمە گلەیمانەیە لە هەموو سەرکردایەتی کورد، بەڵام ئەو حزبە دەسەڵاتدارانە زیاتر بەرپرسیارەتەکەکەوتە سەر ئەستۆی ئەوان چووکە ئەوان لە مەوقعی قەراران. حکوومەتی هەرێمی کوردستان لە 16 ئۆکتۆبەر و لە ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەریشا تەنانەت وەکو هاوڵاتی عەرەب و تورکمانەکانیش کە ئاوارە بوون، ئەوانەی مووسڵ و ئاوارەی کوردستان بوون، وەکو ئەوانیش مامەڵەیان لەگەڵا نەکردوین. زۆر بەداخەواڵێم ئێمە سوپاسی هاوڵاتی و خەڵکی کوردستان ئەکەین، بەڵام بە هیچ شێوازێ دەسەڵاتی کوردی، حکوومەتی کوردی، هەرێمی کوردستان ئەوان هیچ ئاوڕێکیان لەو خەڵکە نەدایەوە. من حەزەکەم دووسێ نمونەی زۆر کورت و بچووک باسکەم. کاتی ئێمە سەردانی بەغامان ئەکرد ئەڕۆشتین بۆ لای شێخ عەبدولمادی کەربەلایی کە نوێنەری سیستانی، ئەڕۆشتین بۆ لای هادی العامری، ڕۆشتین بۆ لای زۆرینەی قیادەکان عەمار الحەکیم و نووری المالیکی ئەوانی تر، ئەوان پێشوازیان لێ ئەکردین وەکو خەڵکی خورمات و لە معاناتمان تێ ئەگەشتن، بەڵێنیشان پێداین چەند جارێ دۆخی خورمات و چارەسەرکەن. یەکێک لەو بەڵێنانی کە پێیان داین ئەوە بوو هێزێکی بێلایەن لە بەغداوە بنێرن بۆ شاری خورمات و تاکو ئاوارەکان بگەڕێتەوە. بەڵێنەکانی خۆشیانیان بردە سەر. زۆر بەداخەوە ئەڵم، یعنی نازانم سەرکردایەتی سیاسی کورد تەنانەت ئامادە نەبوو گوێ لە داواکاریەکانیشمان بگرێ، تەنانەت ئامادە نەبوو دانیشتنیەکی پەرلەمانی ژنێک لە پەرلەمانە دروست بکرێ بێ سەردانێکی دووس خورماتوو بکە بزان چی کارە ساتێکی لێ قەوماوە. من ئەڵبێ ئەمە بڵێم ئێمە خەڵکی خورماتوو درێغیمان نەکرد، خۆمان هەوڵ و کۆششێکی زۆرمان کرد، بەڵام قیادەی تەنها بە ئێمە ناکرێ ئەم ئیشە. بەڕاستی من ئەڵێم یعنی پێویست ئەکا ئەوانی کە لە بەغداد بەتایبەت ئەوانی کە لە هەرێمی کوردستانن پێویست ئەکا ئاوڕێکمان لێ بدەنەوە، پێویست ئەکا بێنە سەرخەت لەگەڵمانە، پاڵپشتیەکمان بکەن، داعمێکی معنەوی بێ، داعمی مادی بێ، داعمی لۆجستی بێ، داعمی سیاسی بێ، لەوێ بێن لەگەڵمانە سەردانێ بکەن بۆ ئەوەی بتوانین کێشەکانی ئەم شارە چارەسەر بێت و خەڵکەکەش بگەڕێتەوە. یعنی ئێمە بزەبێت وەکزانی وەکو چیمانێت، یعنی وەکو ئەسحابی ئاعرافمان لێ هات، نەبەرەو هەرێمی کوردستان بووین بەڕاستی حکوومەتی هەرێم ئاوڕێکمان لێ بداتەوە، نەسەر بە حکوومەتی تکریت و بەغداش بن ئەوان ئاوڕێکمان لێ بدەنەوە ببینە بەشێک لەوان. ئێمە پێش 2003 پیانەوەتی کە ئێوە مخەڕبن، ئێوە تێکدەر و ئەوانن. ئێستاکە لە 16 ئۆکتۆبەر کوردانی خورمات و پێمانەوترێ ئێوە ئینفیسالین، یعنی ئەلێرێ ئەم ناو ناتۆرە بەداخەوە ئەڵێم پێویست، یعنی هیچ ئاورێکیان لێ نەداینەوە و پێویستەکە لەسەریان هەمویان بێنە سەرخەت، بەتایبەت بەڕێز دکتۆر بەرەم ساڵح ملێرەوە و دووبارەی ئەەکەمەوە داوای لێ یەکەم ئەویش ڕۆڵێک ببینێ لە ئاشتەوایی ئەم شارەیە، ڕۆڵێک ببینێ لەوەی ئازار و خەمەکان و نەهامەتی و مەینەتیەکانی کوردانی شاری خورمات و کەم کاتەوە. سپاس دەکەین دکتۆر. کاک زانێت بگرم لای بەڕێز سەبارەت وەڵام من چەند تێبینیەکەم ئەگەر ڕخسەتم بدەیت. حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی بەڕێز محمود حاج ساڵح وەزیری شەهیدان کاروباری شەهیدان لژنەیەکی دروست کردووە لە هەموو مؤسساتەکان بۆ ئەوەی لێکۆڵنەوە لە ڕووداوەکانی خورماتوو بکرێ. ئەمە کاری تیاگرێت. ئەنجامەکەی چی بوو؟ جارێ ماوە ئەوە لژنەیە و کاری خۆیەکە لە حکوومەتی هەرێمە. ئەمە یەک دوو پەرلەمانی کوردستان کاکاسۆ پێم وابێ خۆشی هاتبوو بۆ دانیشتنەوە کومێوان لژنەیەکیان تایبەت کرد و کۆمەڵێک بڕیاری باشیاندا، بەڵام بڕیارەکان نەچۆ بواری جێبەجێکردنەوە. سەردانی کەمپەکانیشیان کرد لە سنووری ناحین و جوول و شوێنەکانی تریش، و ئەو سەردانانەش کرا یەک دوونیۆنەرێک لە بەغا ئەلحەقی هاتنە دەنگداواکانەوە، بەڵام بەگشتی نەبوو. و من پێم سەیرە ئەنجومەنی وەزیران ڕاوێژکارێکە نەرێ لە نەتەوەی عەرەبە زۆر ئاسایە. خۆ من دڵنیام لەوەی دەیان ڕاوێژکاری کورد هەیە، ئەنی بۆ ڕاوێژکارەکانی ئێمە ئیش و کاریان بەس سەفەر و ئیفاد و دەرەوەی وڵات بێ. بۆ نایەن ئەنجومەنی وەزیرانی عێراق، سەرۆکایەتی کۆمار، سەرۆکایەتی پەرلەمان، ێ باشە سەفەر و ئیفادێکیش بۆ دووس خورماتوو بکەن بۆ سەفەر و ئیفادەکانتە هەر بۆ دەرەوەی وڵات بێ. ئەی باشە ئێش و ئازار و خەم و مەینەتی ملەتەکەتان ئێوە گیانەوەتە ئەوێ. خۆ پێش 2003 لە سەتانەوەتی کورد ناوێری بەرەو خوار بێ. ئێستاکە ئەو ڕژێمە بە خوێنی هەمومان ڕۆشتووە، خەڵکی دووس خورماتوو 500 شەهیدی داوە، 3000 ئەنفالی هەیە. ئەمە نیشانەی ئەوەی ئەم شارە گەورەترین بەرگری و قارەمانێتی لە مێژووی خۆیان تۆمار کردووە بۆ کورد و کوردستان. ئێستاکە تۆ نوێنەری کوردی لەوێ ئێکاکە منیش لێم قەماوە ئێستا هەموو زنجیری دەبابەکانی ڕژێمەیەک لە دوایەکەکانی عێراق کە بەرەو کورسان هێرشتێرێ سەرەتا بەسەر لاشەی خەڵکی دووس خورماتووە تێپەڕێ.
و ئێمە ئەبینە قوربانی ئاخر ئێمە حەد و حسابی زەرەر و زیانمان حسابی نایە ئێمە لە 91 500 خانوو تەقێنراوەتەوە تا ئێستا خەڵکی قەرەبووی نەکراوەتەوە ینی باسی لەوە دەکەیت کە ڕێژەی کورد ساڵ بە ساڵ لەو شارە کەم دەکات ڕێژەکە کەم دەکات هۆکاری هەیە یعنی ئێمە لە شاری دووسخورمات و ڕۆژوە هەبووە 15 تەقینەوە ڕوویداوە ئەمە لە هەر وڵاتێکی تر بواە حاڵەتی تەواوی ڕاگەێنرا خۆ لە دەستگا ئەمنیەکان تۆمار کراوەوە هەیە داوامان کردووە هێز زیاد بکرێت داوامان کردووە هاوکاری بکرێەوە خەڵک کاتێکە بێتە تیرۆریست و تەقینەوە ئەنجامەدا بەشێکی بۆ بێکاریە گەڕێتەوە بەشێکی بۆ بێ ئیشیە گەڕێتەوە بەشێکی خەڵک لەو فەوزایی هەیە ئەگەڕێتەوە دووسخورمات و شارێکی بچووک نییە وا بەو بچووکی سەی دەکرێت سراعی نێودەوڵەتی لە شاری دووسخورماتی هەیە یعنی سراعێکی گەورەی نێودەوڵەتیە خۆوا نەزانین ئێمە تەنها دووسخورمات و شەڕی بین کورد و تورکمانە باشە بەس ئێستا و کوڕێژە کورد لە سەدا چەندی مثلەن قەزاک من ڕێژەی دانیشتوان ناڵێم ڕێژەی سجلاتی نفوست پێ ئەڵێم 151 ئەو شارە کووردە ناوەندی قەزاکە بەڵێ بڵێ ناوەندی قەزاکە 151 کووردە وەکو ڕێژەی تۆماری کە دائیرەی نفوس 135 کۆی گشتی قەزاکە پێکەهێنێ بە ناحیەکانیشەوە بە کورد و عەرەب و تورکمانەوە بەڵام ئێمە ئێستا وەکو دانیشتووان ئەو ڕێژە لە دوو زانیە خەڵکەکەی ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ بەهۆی ئەم کارە ساتانەی کە ڕووی داوە ئاوارە بوو لە شارەکانی ترە باش بەس مەترسیشینی بۆ سەرایندەی شارەکە مەسەلەی ئێمە لە بەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش داین ینی ئێستا باسی تۆمارکردنەوەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانیش دەکرێت چۆن مەترسینیەوە گەورەترین مەترسیە تۆ لەسەر ڕێژەی دەنگ مامەڵەت لەگەڵا ئەکرێ ئەگەر ئێمە بێت و دەنگەکانمان چەندێ زیاد بێ ئەوەنە ئەتوانین نوێنەرمان سەرخین بۆ ئەنجومەنی پارێزگا بۆ ئەنجومەنی نوێنەران و ئێمە زۆرترین خەڵکمان لە شار و شارۆچکەکانە لە کاتی دەنگدانەکانی شارقەڵیان بۆ دروستکراوە نەیانتوانێت دەنگەکانی حساب بکرێەوە ئەمە بۆ خۆی حیسابە نەتەوەکانی تر کاتێک تێتە سەرقەزی کورد تورکمان و عەرەب یەکەگرن کاتێک تێتە سەر قەزیە کە ئەوان پشتێنداوەیەکە من بە تەنها ئەبم من ناتوانم بەرامبەری ئەوان بۆستمەوە کە ئێمە چەندێک خەڵکی خۆمان هاندین داوت بنگۆڕین کە یەکەم سەرۆکوەزیرانی وڵاتی ئیسرائیل بووە کاتێک کە ئەم ئیسرائیلی دروستکرۆ ئێستا تەحەکوم بە بەشێک وڵاتەکانی جیهانەوەکە و توێتی کە لە سەرۆکوەزیرانی تەواو بوو مدەکەی و وازی هێنا خەڵکی داوایان کرد واز نهێنێ ئەو وڵاتەی لە کۆمەڵی قەیران تێپەڕان کاتی خۆی وتی ئەگەر ئەوەی منی ئەوێت ئەم وڵاتە بەهێز بێ بچێتە سەر سنوورەکان لەوێ خانوو بکە لەوێ وەبەرهێنان بکە بوو ئەوەی ڕەوی نەتەوەکانی تر بەرە وڵاتەکەمان نەیات داگیرکەران بەرە وڵاتی ئێمەیان بە وشەی خۆیان ئێمە نەک ئەومان نەکرد شارە لە بیرکراوەکانمانی ژوا لە بیرکردجارێکی تر نەتوانین بە ئاسانی داوای بکەینەوە ئەبوایە سەرکردایەتی سیاسی هەموو حیزبە کورسانیەکان هەرکێو بە گوێرەی قەبارەی خۆی لەو شارانەیە زۆرترین پرۆژەی وەبەرهێنانیان بکردایە دڵنەوەیان بدایە نەتەوەکانی تر لە شارەکانی وەکو دووسخورمات و کەرکووک و خانەقین پێم سەیرە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک بەناو نوێنەری نەتەوەکان تر ڕێز و تەقدیرم لێرەوە بۆیان هەیە نوێنەرایەتی گەورە گەورەیان پێ ئەدرێ بەڵام کاتێک ڕێفراندۆم لە شاری دووسخورمات و کرا پرس بە نەتەوەکانی تر نەکرا ئەمە گەورەترین کارە ساتە ئەمە کارە ساتەکان و زەقکردنەوەی کێشەکان بوو ئێمە شاری دووسخورمات و کە ڕیفراندۆمی تیاکرا بەداخەوە ینی ئەمەی کە من باسیەکەم لەوانەیە تاڵیش بێ بەڵام حەقیقەتە لە هەندێک گەڕک ریفراندۆم نەکرا تەنها لەو گەڕەکانەی کوردنشین بوو کرا ئەیە باشە ئەمە من خۆم دان بە بەشێک لە غەڵەتی گەورەیە بنەم باشترە وەکەوەی بۆم باز بکرێ یعنی ئایا ئەمە پێم سەیرە من باس لە کۆمەڵێک پرۆسەی گەورە و خەڵکەکەت ئێستا لە دوای ریفراندۆمەوە پێشتر بەرپرسی لە ئاسی باڵەقسەیان لەسەرەوە دەکرد کە خۆیان پارێزگاری لەو ناوچانە دەکەن ینی خەڵکەکە دوای ئەم ڕووداوانە بە تەنیاجی هەڵدرە ئەم پرۆسەیە کە ڕوویدا پرۆسەیەکی ئاسان نەبوو و هەموو هێزە سیاسیەکانی کورسان ئەتوانم بڵێم ئاگدار بوون یعنی لە دوای شەڕی داعش هێزی پێشمەرگە ئەبێ بڕاتە ئەو شوێنانەی کە لی بووە پێشتر بەڵام نەگەشتنە ڕێککەوتنیە کە چۆن بگەڕێتەوە کە چۆن بێت بە شێوەیە بکرێت بۆیە ئەم ئالۆزیانە دروست بوو ئەگیناوانە بۆ هێزی پێشمەرگەش ئەماوە ئالۆزی دروست نابوو و لە شاری دووسخورمات و شەڕ و کوشتار دروست نابوو ئەو هەموو ماڵوێرانیە ڕووی نادا بەڵام ئالۆزیەکە تا ئێستش من خۆم وەکو هاوڵاتێکی خەڵکی دووسخورمات و حەزەکەم بزانم و پێم خۆشە تیمێکی بێلایەنی نێودەوڵەتی بێت لێکۆڵینەوە لەسەر ئەو شتانە بکات بۆی ئێمە دڵنیابین لەوەی کە جێهێڵراوین یاخود ڕێکەوتن بووە یاخود بۆ شەڕ نەکراوە بۆیە ئێمە وەکو خەڵکی دووسخورمات و لەو شارە گەورەترین قارەمانەتی دروست کراوە
گەورەترین شەڕ دروستکراوە گەورەترین بەرگری دروستکراوە ئەو شەڕانێک کە لە شاری دووس خۆڵمات مێستا خەڵکی خورمات و تەنیا چکە دکتۆریش باس خوێنوێنەر وەکو پێویست ینی بەڵێ تەنهاین یعنی بۆ نمونە ئێستا ڕاوێژکارێکی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین لەگەڵ ڕاوێژکارێکی ئەنجومەنی وەزیرانە هاتوونە ئەم پرۆسی مصالحەیان باس کردو و باسەکرە و نێردراون جا خۆی مە پێمان خۆش بوو دوو کەسی کوڕیانش لەگەڵا بووایە ئەوە کێشەکەی ئێمەیە ینی من وەکو ئاماژەم پێکرد ڕاوێژکارەکانی ئێمە نوێنەرەکانی ئێمە ئەوەنە بۆ سەفەر و ئیفادی دەرەوەیان هۆڵا خۆخشەر نیە تەنها دووس خورمات و ئەی مەندەلی ئەی بەدرا ئەی جەسان ئەوانە شاری کوردستانین ئاوها فەرامۆش کران بۆیە ئێستا کەس باسی ناکا ئێمە ترسمان لەوەیە دووس خورماتوش وەکو بەدرە و جەسان و مەندەلی و ئەو شوێنانی لێبێ خۆوانش خاکی دێرینی کوردستان بوو سپاس دەکەم دکتۆر سەبارەت بە مەسلەی پۆستی قایمقام ئێستا کە پێشتر لای کورد بووە ئێستا کێ بەرەوەی دەبا هیچ چاوڵێکەیە کەم پۆستە مەسەلەن پێتان وایە بە کورد دەدرێتەوە؟ بەڵێ بێگومان پێ 16 ئۆکتۆبر لە 2023 تاکو 16 ئۆکتۆبر ئەم پرسە ئەم پۆستە لە پشکی کووردا بووە و قایمقامی شاریش کورد بووە بەڵام دوای 16 ئۆکتۆبر ئەوان گۆڕیوان قایمقام ئێستاکە لە پێکاتی تورکمانە بە جۆرێک لە ڕێکەوتنی ژێرا و ژۆریان لەژەر فشارە لەگەڵ ئەو ئەندامانی ئەنجومەنی شارەوانی خورماتووە عەرەبەکان لە پێکاتی عەرەب ڕێکەوتن و قایمقامیان لا بردووە و ئەم پۆستە لەم قۆناغەشە ئێمە من حەزەکەم یە خاڵی گرنگی ئاماژەی پێ بکەم ئێمە بەگشتی خەڵکی ئەم وڵاتە معاملەی غالب و مەغلوبەکەین یعنی کاتی ئینسانی سەرەکەوە بەسەر کەسێکی ترا یان دەسەڵات دەگرێتە دەست وەکو چۆن بڵێ ئەم براوەیە ئەوش کەسێکی دۆڕاوە وەکو وڵاتێکی دەرەجە 2 دەرەجە 3 معاملەی لەگەڵا کرێ یعنی ئێمە ئێستا لەو شارەیە لە 16 ئۆکتۆبر و وڵاتێکی دەرەجە 2 دەرەجە 3 لە هەندێک بوارە معاملەمان لەگەڵا ئەکرێ یعنی ئەوەی کە وای کردووە خەڵکەکە بێتەوە بەڕاستی ئەڵێم بابەتە ئەمنیەکەی ئەویش هێزی ڕەدەسەری کە هێزێکی بێلایەنە لە بەغداوە هاتووە ئەگینا ئەگەر هێزە بوونی نەبووایە شتەکە دۆخەکە زۆر لە ئێستا خراپترە بوو وەکو ئەو خاڵش ئاماژەم پێکرد یعنی ئێمە لە بەغداشەوە وجودمانە پێکاتی تورکمانی شاری خورماتوو وجودێکی بەهێزی هەیە لە بەغایە یعنی بۆ نمونە ئەوان کەسیانەیە سەرکردەی باڵایان هەیە لە مەجلیسی ئاعلا سەرکردەی باڵایان هەیە لە حزبی داعوا وەزیریان هەیە و لە موقعی قەراران پەرلەمانتاریان هەیە لە بەغداوە بۆی ئێستا لەم قۆناغی ئێستایە گەڕانەوەی پۆستی قایمقامێت بۆ پێکاتی کورد من وا ئەبینم تۆزێ واقعیانە بیرکەینەوە ئەمە شتێکی ئەستەمە و وەکو هاوڵاتیانی خورماتوش ئێمە پۆستەکان زۆر گرنگ نییە بەلامانەوە بەڕاستی من ئەڵێم ئێمە شتی گرنگترمانەیە لە پۆست من ئەمێ وەکو وڵاتێکی شاری خورماتوو کەرامەتم پارێزراو بێ ئەمێ ئەمن و ئاسایش هەبێ ئەمێ بڕم بۆ وەزیفە و بۆ دەوامی خۆمە بگەڕێمەوە بەبێ ئەوەی هیچ ڕوو بدا ئەمێ مناڵەکانمان بڕا بۆ دەوام بێگەڕێتەوە هیچ شتێک ڕوو نەدات من نامێ مامەڵەیەکمان لەگەڵا بکرێ مامەڵەیەکی هاوڵاتێکی دەرەجە 2 دەرەجە 3 یعنی بۆ نمونە ئێمە مامۆستای ئەو شارە باسی ئەوە کرایە و خەڵکی ئەو شارە کۆچی کرد بەڵێ خەڵکی ئەو شارە زۆرینەی زۆری کۆچی کردووە ئێستاکە لە شاری کەرکووک ئەژێت یان لە ناوچەی گەرمیان ئەژێت یان لە سلێمانی و لە هەولێر ئەژێ بەڕاستی ئەڵێم گەورەترین مەترسیە ئێستاکە خەشاری خورماتوو لە بەردەم گەورەترین مەترسیایە ئەوی شەوەتانیە چینی ڕۆشنبیران و خاوەن بڕوانامەکان ئەو شارەیان بەجێ هێڵاوە و چینی سەرمایەدار و ئەوانەی پارەشیانی ئەو شارەیان بەجێ هێڵاوە و ئەم دوو چینش ئەگەر لە کۆمەلگایانەمە ئەو کۆمەلگایە بەرەو باڕوخانێکی یەکجار زۆرە ڕات ئێمە ئەوەی گرنگە ئێستاکە پێویستەکە بۆمان بکرێت لەو شارەیە تەوازونێک ڕابگیرێ ئەویش ئەگەر یەک فشارێ بچووک دروست بێ لەلایەن هەرێمی کوردستان لەگەڵ ئەو بەرپرسە کوردانی کە لە بەغدایان لەسەر حکوومەتی ناوەند فشارێک دروست بکە من تەسەورەکەم دۆخی خورماتوو زۆر لەمە باشتر بێ کۆمەڵە دەستکەوتیشمان یعنی پێ بدرێت و کاکزانێرش ئاماژەی پێکرد یعنی بۆ نمونە ڕاوێژکاری سەرۆک وەزیران هاتۆ دانیشتن لەگەڵ پێکاتی کورداکە لەگەڵ ئەوەشە ڕاوێژکاری ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین لە پێکاتی تورکمانە هاتە دانیشتووە یعنی توات لێدی ئەوان بوونیان هەیە لەو شوێنەیە بەڵام ئێمە بوونمان نییە یعنی بۆ نمونە ئەگەر بێت و یەکێک لە موەزەفەکانی سەرۆک وەزیران ئەگەر بێت و باتای ئەوەی کە دەوامەکە تەنها لە سەرۆکایەتی وەزیرانی بەغدا یان یەکێک لەوانە کوردێک باتای ئێستاکەم ڕێکەوتنە زۆر لەمە باشتر ئەبوو کەوا ئێمە بەم خاڵانە ڕازی بین و بە جوانی ڕاوێژکارەکەشی تێ ئەگەیاند و نەهامەتیەکانی کوردی پێ ئەگەیاند بەڵام ئێمە وەکو وتم ئێمە وجودمان نییە لەو شوێنانە ئەمە بەشێکە لە کێشەکە یعنی بۆیە ئەگەر بێت و هەموو حزبەکان ینی حزبی ئۆپۆزیسیۆن و ئەوانش کە لە دەسەڵاتان پێویست دەکات ئەوانەی کە لە بەغدادا ئەنرێن پۆستە ئیداریەکان بێ یان پۆستی تریش بێ پێویست دەکا یعنی ئاوڕێک لە ناوچەدا بڕاوەکان بەگشتی بدە
دەرەوە بە تایبەت خەڵکی خورماتوش ئەگەر خەڵکی خورماتوو لە تکریتا بێ ئەگەر خەڵکی خورماتوو لە بەغدایە بێ لە سەرۆکایەتی وەزیرانە بێ لە سەرۆکایەتی کۆمارە بێ ئەو کاتە ئەو ئەبێ بۆ خەڵکی شارەکەی وەکو کوردێک کە خەڵکی دووەکە یان خەڵکی زاخۆ یان خەڵکی ئەڵەبجێ یان خەڵکی ئەولێر و سلێمانی بۆیە پێویستە کاتەوانیش بەشێک بن لەم نەهامەتیەی ئێمە ئەگەر لە ڕووی نەتەوایەتیشەوە نەبێ بەداخەوەم قسەیەکەم هەر لە ڕۆ ئینسانێکەوە ئێمەش ئینسانین. بەڵێ دکتۆر کاتمان نەماوە. بەڵێ سوپاس دەکەم داوا لێبرنێکم دکتۆر زۆر بە کورتی ئوستاز نیو دەخەش بۆ بەڕێزت چی بکرێ بە کۆتایی زۆر بە کورتی وەڵام ئەمە لە دوای هەموو جەنگێک ئاشتەوایی هەیە ئێمە وەکو کورد وەرەقەی ئاشتەواییمان ئامادەیە و ئەو وەرەقەیەش پشت بەستن بە ئێش و ئازارەکانی ملەتەکەمان و هیچ تازشێک لە مافەکانیان ناکەین دڵنیایە نەکەینەوە و لێرەشەوە داوا لە سەرجەم حزبە سیاسیەکانی کوردستانەکەم نوێنەری ناوچە جێناکۆکان بنێرنە بەغدا هەم لە ڕووی زمانەوانیەوە هەم لە ڕووی توانا و تااقەتەوە و هەم لە ڕووی هەستکردن بە ئێش و ئازارەوە ئێوە لێرە حکوومەتی هەرێم تشکیل بکەن ڕێگای هەمومانە بێتەوە بە هەموو ڕەنگەکانەوە بەڵام بۆ بەغدا پێویستە چاولەوە بکەن خەڵکی شاری دووسخورمات و کێرکک بنێرن خەڵکی زۆر بەتوانامان هەیە. زۆر سپاس بۆ بەڕێزان پارێزەر زانیار ڕەشاد ئەندامی لیژنەی ئاشتەوایی خورمات و کە لە سوودی سەرەکی لەگەڵمان بووی هەروە دکتۆر ئاسۆ ساڵح ئەندامی لیژنەی ئاشتەوایی کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.